بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ڕۆژی سێشەممەی داهاتوو هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێوە دەچێت وا بریارە ڕۆژی سێشەممە 11 هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێوە بچێت و هەرێکە لە هیلاری کلینتۆن لە دێموکراتەکان و دۆناڵد ترامپ لە کۆماریەکان پێش بڕکێ دەکەن بۆ گەیشتن بە کۆشکی سپی. دەمێدەرێک لە بەڕێزان شێروان شەمێرانی شرۆڤەکاری سیاسی هەروە ئیبراهیم محەممەد مامۆستای زانکۆ و ساڵح مەلا عومەر پرۆفیسۆر لە زانستە سیاسیەکان هەروە یەریڤان ئەدهەم ماستەر لە یاسا و دیبلۆماسیەت تاوتوێم پرسە دەکەین لە سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەگەر لە سەرتاسەری وڵاتانی زەویدا بە حاڵەتێکی ئاساییدا بنرێت لە ئەمریکا گیان بەخۆی و سەرقاڵ دەکات. بۆ پێی سەرۆکی 4 ساڵی داهاتووی کۆشکی سپی شوێندەست لەسەر تاک بە تاکی وڵاتانی گیان دادەنێت. ڕۆژی سێشەممە 45مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە نێوان ژنێکی دیموکرات و پیاوێکی کۆماریدا هەڵدەبژێرێت. هەردوو پاڵێوراوەکەی هەڵبژاردننی ئەم جارەی ئەمریکا جۆرێک لە جیاوازبوونیان لە پاڵێوراوەکانی 4 ساڵەکانی پێشووی خۆیان هەیە. ئەگەر هیلاری کلینتۆنی 69 ساڵ سەرکەوێت یەکەم ژنە بە مێژووی ئەمریکا ببێتە سەرۆکی ئەو وڵاتە. هەروە یەکەم جاریشە پاڵێوراوانی یەکێک لە دوو پارتە سەرەکیەکە بۆ سێمین خول سەرۆکایەتی ئەمریکا بکەن. لەلایەکی دیکەوە بەپێی ڕای چەودێران ئەگەر دۆناڵد ترامپی 70 ساڵ پاڵێوراوی کۆمارەکان هەڵبژاردنەکە بباتەوە ئەمریکا لە 4 ساڵی داهاتوودا سەرۆکی تا ڕادەیەک توندڕە و دژ بە پەنابەران و موسڵمانان و تەنانەت دژ بە ئەوروپا و دۆستی رووسیا بە خۆی دەبینێت. لە ئەوروپا جگە لە ڤیکتۆر ئۆربانی سەرۆکوەزیرانی مەجەر و میلۆش زیمبای سەرۆکوەزیرانی چی کە باشکرا پشتیوانیان لە دۆناڵد ترامپ کردووە سەرجەم وڵاتانی ئەوروپا ئاوات بۆ سەرکەوتنی هیلاری کلینتۆنی دیموکراتی خوازەکان دەخوازن چونکە ئەوان پێیان وایە با دەرچوونی کلینتۆن پەیوەندیە کیشوەربڕەکانی نێوان ئەمریکا و ئەوروپا بەردەوام دەبێت بە تایبەتی کە لە ئێستادا بەهۆی چوونە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا دۆخی ئەو یەکێتیە پچڕانی پەیوەندی لەگەڵ ئەمریکا ناخوازێت. ئەمە لە کاتێکدایە ترامپ نزیکی زیاتری لەگەڵ رووسیا هەیە وەک لە یەکێتی ئەوروپا و ناتۆ. بەهۆی ئەوەی تەنها چەند ساتێکی کەم لە بەردەم یەکلابوونەوەی ئەو پرسەدا ماوە ئەوەی گرنگە ڕای هاوڵاتیانی دەنگدەری ئەمریکایە بە پێی نوێترین ڕاپرسەکانیش کلینتۆن و ترامپ ڕێژەکانیان زۆر لە یەکدیەوە نزیکە لەگەڵ ئەوەی هیلاری لە پێشەوەیە بەڵام ترسێک هەیە لەوەی دەستگا هاواڵگیریان نێوخۆی و دەرکەکانی ئەمریکا کار لەسەر شکاندنی پاڵێوراوی دیموکراتەکان بکەن. بەو پێی لەگەڵ نزیکبوونەوەی لەدانی زەنگی دەنگداندا جارێکی دیکە دۆسیەی لێکۆڵینەوەکانی خۆی و هاوسەرەکەیان هەڵدایەوە. جیهان چاوەڕوانی ڕۆژی سێشەممەی ئەم هەفتەیە ئایا ژنی شکاندنی ژمارە پێوانەیەکان دەیباتەوە یاخود بە پێی پێشبینەکانی فیلم کارتۆنی خێزانی سبسۆن ترامپ دەبێتە سەرۆک و ئەمریکا ڕوبەڕووی قەیرانێکی دارایی خنکێنەر دەکاتەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک شێروانگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی کە قسە لەسەر کاریگەری هەڵبژاردنە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق وەرەمی کوردستان بکەین ئەگەر خوێندنەوەیەک بۆ کەسایەتی هیلاری کلینتۆن و دۆناڵد ترامپ بکەین جیاوازی چییە لە نێوان ئەم دوو کەسایەتیە؟ بسم الله الرحمن الرحیم لە هەموو شتێکە جیاوازن ئەو دوانە ئەوەندەی من بەوردی یعنی ناڵێم هین لەبەرەوەی زۆر گرنگە بەلامەوە بزانم ئەم دۆناڵد ترامپە بەرەو کوێ ئەڕۆ بەوردی متابعی کەساتی هەردووکیانم کردووە لە ئەم ماوەیەوە ئەو هەموو ڕاپرسەکان کەوا کراون ئەوەی کەوا زۆر لە یەکیان جیا بکاتەوە ئەوەیە کەوا هیلاری کلینتۆن هەر لە سەرەتاوە بە یاسا و سیاست هێناوێتی هەر لە گەنجێتیەوە لە سەردەمی زانکۆ هەتا ئێستا لە سیناتۆر بووە خێزانی بیل کلینتۆن بووە لە ناو کۆشکی سپی پاشان وەزیری دەرەوە بۆ اینجا پێشتر کاندیدی خۆ یەکێ لەوانە بوون ملانەی باراک ئۆبامای ئەکرد بۆ ئەوەی کا بێتە کاندیدی دیموکراتەکان لە ساڵی 2009 بۆ هەڵبژاردنەکان هەتا ئێستا بە سیاست هێناوێتی و ئاگای لە هەموو بارودۆخی سیاسی نێودەوڵەتی هەیە چ ئەمریکاوە چ دەرەوەی ئەمریکا بەتایبەت ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە زۆر ئاڵۆزە. دۆناڵد ترامپ
ئەمە یەکەمین هەنگاویەتی کەوا ئەینێ بۆ جیهانی سیاست لەگەڵ ئەو تەمەنەش کەوا هەیەی هەتا ئێستا ممارەسەی سیاستی نەکردووە نە لە دوور لە نزیک تەنها خەرێکی بازرگانی بووە هەر لە سەردەمی لاوێتیەوە پێش ئەوەی تەمەنی بگاتە 30 ساڵ باوکی ملیاردێرێکی ئەمریکی بووە لەو کاتەوە هەر لە هەفتاکانە 1 ملیۆن دلاری پێداوە لەو کاتە و توێتی بڕۆ بۆ خۆ تیجارەت بکە ئەوش دەستی کردو بە عقار زەویکڕین و بینا دروستکردن و ئوتێل دروستکردن و برج دروستکردن هەتاوە دروستکردن هەتا دوایی پاشان گازینۆ و مەلها و هەتا ئێستا بووە بە کاندید ئەمە خاڵێکی زۆر بنچینەیە ئێمە ئەگەرمانوی مامەڵی لەگەڵا بکەین بەڵێ کەواتەوی ئەمیان لە یاسا شارەزایویش لە ئابووری و لە مەسەلەی کەسێکی بازرگانە کەسێکی بازرگانە ئایا چەندە لە هوەری ئابووری نێودەوڵەتی ئەزانێ ئەوە مەسەلەیەکی ترە بەڵام لە هەمووی سیرتر ئەوەیە کە تەنانەت ئەمریکیەکان خۆشیان کاتێ باسی هێلاری کلنتۆنەکەن متەوازنترە ینی هاوسەنگترە لێ زەنانەتر قساکە بەڵامێکی دۆناڵد ترامپ ئەڵێن کاتێکەوە دەست ئەکا بە قسەکردن نازانی چی ئەڵێەوە تەوەقعی هەموو شتێکشی لێ ئەەکەی و تەنانەت ئەیشوبێنن بە تەلەڤزیۆنی واقع ئەوەی کەوا ئیتر هیچ سنوورێک نییە نەبۆ هەڵسوکەوتی نەبۆ قسەکردنی نەبۆ ڕێئی نەبۆ تەوەقعی و هەندێک جار ئەڵێن ئەو پێشی تەلەڤزیۆنی واقعیشی داوەتەوە ئەوەندە بە شێوەیەک بەنەوەی قسەکە ئەجا ڕائیەکانی هەمووان ڕادیکالین واتە ئەو گرفتانێکەوە هەیە لە ئەمریکا هەیە ڕاستەوخۆ بە شێوەیەکی زۆر ئۆنسۆریە هیلاری کلنتۆن بە کەسایەتی بە شێوەیەکی تر سیاسیانەتر براگماتیزیانتر مامەڵایەکە لەگەڵ ئەو مەسەلە سپاسم دواتەگەڕینەوە لای بەڕێستان ئەگەر بچین لای کاک یاریڤان ئەدهەم ماستەر لە یاسا و دیبلۆماست کە بەڕێزیان لە ڕێی تەلەفۆن و لە ئەمریکاوە لەگەڵمانە کاک یاریڤان زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی لە ئەمریکا تەنیا دوو حزب و کاندیدی دوو حزب پاڵێوراون بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا ئاتەنە ئەم دوو حیزبە کاری سیاسیەکە حیزبی تر هەیە و کارەکەی چیە کە ملمای سیاسەکە لە نێوان دوو حیزبدایە بەڵێ لە ڕاستیەکە کرێنەوە بۆ مێژووی ئەمریکا هەر لە دامەزراندنیەوە تا ئێستا تەنها دوو حیزب بە شێوەیەکی ڕێکەبەرایەتیەکەن لە هەڵبژاردنێک لە دوایەکانی ئەمریکا لە ساڵ 1976 کە ئەمریکا دامەزراوە بەڵام بەجێژایی مێژووی ئەمریکا چەند حیزبی کە وەکوان کە هەرکانەوە تێ سەربەخۆکانیان ئێستا حیزبی لیبراڵ کە کاندیدیان هەیە بۆ هەڵبژاردنەکانی ئەمریکا بەڵام کێوەیەک هیچ چانسێکیان نییە بۆ ئەوەی کە ببن بە سەرۆکی داهاتوی ئەمریکا لەبرەوەی وەکو وتم بە شێوەیەکی مێژووی لە ئەمریکا تەنها دوو حیزبەیە ئەوی دیموکرات و لەگەڵ کۆماریەکان بەڵێ یعنی خەڵکی سەربەخۆ نەبووە پێشتر نەیتوانێت خۆی کاندیدکردن نەیتوانێت بگات بە پۆستی سەرۆکایەتی خەڵکی سەربەخۆ هەبووە بەڵام ئێستاش وەکو وتم خەڵکی سەربەخۆ هەن ئێستا دوو کاندید هەن یەکەنەوە سەربەخۆکان وەربادانیشتان بۆ ساڵەکان بەڵام ئەمانە تەنها لە ڕێگەی لە سادا دوو لە بەپێی نەکرد ڕابستەکان لە ئێستادا ئۆپەڕی لە ساڕکێن بڵێن خەڵک تێدا کامەش شێوەی زۆر کەمە بەڵام ئایا لە هاتووە بۆ ڕزگیانها بەڕاستیەوە ئەکرێتە سەر بڵێن پەنجەران و وەروەها لە ئایا لە داهاتی ئەمریکا خەڵکی زیاتر ئەستیقە و باوەڕی باید دیموکرات و بە کۆمارەکانە بێت یان لەبەرەوەی ئێستا ئەگەر بەشێوەیەکی زانی مۆزوعی سێری دیموکرات و کۆمارەکان کە دۆناڵد ترامپ کۆمارەکانە و بە هیلاری کلینتۆن ڕێژەی بە ئەوەی کە خەڵکی ئەمریکا باوەڕیان پێ نەکات لە سەدا 57 زیاترە سانسێکیاوە بە کاندیدی سەربەخۆکان و هەروەها ئەوانە کە پێڵەکان کە هەندێک زیاتر خەڵی تێکیان کردات وەکوەوەی کە خۆمان دەڵێن دەنگی ناڕەزایی کۆماری و هەروەها دیموکراتەکان بەڵام وەکوتم لە سەداکەن بەڵێ زۆر باشە کاک یاریڤان سەبارەت بە ڕاپرسیەکان ئێستا دوایین ڕاپرسی نوێترین ڕاپرسی کامیان لە پێشەوەن هیلاری یاخود ترامپ کامیان بە پێی ڕاپرسیەکان لە پێشەوەن بۆی کە بگەن بە کۆشکی سپی بەڵێ بەپێی ئەو ڕاپرسیانەی کە زیاتر پێ بۆ ڕاپرسیانی کە سانستین واروە حسابی خۆشێکی بۆ کرێ هەتا ئێستاشتان بە خەرشی هیلاری کلینتۆن بە ڕێژەی 5 نقاط لەتێش دۆناڵد ترامپ ڕکەبەری کۆماریەکانەوە هەیە بەڵام ڕۆژ بە ڕۆژ ئەگەر هەفتەی ڕابردوو ئێستا
دەبینین کە ترامپ وەڕوە هیلاری ئەو ماوەی کە لە بینیانە هەیە وردە وردەکەم بێتەوە بەتایبەتی لە دوای ئەوەی کە ئێزگای کۆنگرسی ئەمریکای ئاگادار کردەوە کە جارتر لێکۆڵینەوە لەسەر ئیمێلەکانی هیلاری کلینتن. بەڵێ کەواتە ئێستا ڕاپرسیەکان زۆر لە یەکەوە نزیکن لە نێوان هیلاری و ترامپ. بەڵێ ئێستا وەکوتم سەرەی دوایین ئامار یا دوایین ڕاپرسی هیلاری کلینتن لە سەرتاسەری ئەمریکا لە فاتین دەنگەکان لەسەری وەی دۆناڵد ترامپەوەیە واتە لە فاچی و هەشتەیە دۆناڵد ترامپ لە 43 هەیە. بەڵام ئەوەی کە گرنگە ئاماژی سیستەمی دەنگدان بۆ سەرۆکایەتی ئەمریکا ڕاستەوخۆ نییە بەڵکو خەتی لایەکێکدانێکی هەیە واتە خەڵک دەنگێرا بەو ئەندامانە ڕاستەوخۆ دەنگ نادەن بە سەرۆکی ئەمریکا کە ئەمریکا دێتێت ئەلێکترال کۆڵێج پێیان دانەزگاترن و هەر کاندیدێک لە ئایا هیلاری کلینتن دۆناڵد ترامپ دەویست بە 270 لەو ئەندامانە هەیە بۆ ئەوەی سەرۆکایەتی ئەمریکا بکاتەوە. بەڵێ بەڕست کاگە یاریبان ئەندامی هەیە و دۆناڵد ترامپ. بەڵێ زۆر سپاس بۆ کاگە یاریبان ئەدەم ماستەر لە یاسا و دیبلۆماسی کە بەڕێزیان لە ئەمریکا و لەگەڵمان بوو. ئەگەر بچینە هەولێر لای کاگ دکتۆر ساڵح. کاک دکتۆر بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونێت. ئەگەر باز لەوە بکەین ئایا هەڵبژاردنەکانی ئەمریکا بۆچی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا زیاتر لەوەی کە پرسێکی ناوخۆیی هەبێ پرسێکی کاریگەری دەرەکیشی هەیە؟ ئێمە ئەگەر تەماشای دەوڵەتی ئەمریکا بکەین، دەوڵەتی ئەمریکا تەنیا زلهێزی جیهانە، هەرچەند دەتوانین بڵین کە ئێستا یەکەتی رووسیا دەیوێتن کە منافسەی دەوڵەتی ئەمریکا بکاتەوە، بەڵام لە دوای ساڵی 1990 کە شەڕی سارد کۆتایی پێهات دەتوانین بڵین ئەمریکا تەنیا زلهێز بووە و لەبەر ئەمە کاریگەری لەسەر ئیدارەکردنی هەموو دنیا هەبووە تاکو ئێستاش دەگەڵدا بێتن ئیدارەی جیهان لە دەستی ئەمریکادایە. بۆیە ئەمە زۆر زۆر گرنگە بۆ هاوڵاتیانی هەموو دنیا نەک تەنیا بۆ ئەمریکا کە چی کەسێک دەبێتە سەر و کۆماری ئەمریکا و لێرەدا ئەم کەسەی کە دەبێتە سەر و کۆماری ئەمریکا هەر بڕیارێکی کە ئەو دەردەکاتن کاریگەری لەسەر هەموو دەوڵەتەکانی تری جیهان دەبێتن. بۆیە هەموو دەوڵەتەکانی جیهان بە شێوەیەکی زۆر ورد دیراسە لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا و دروشمەکانی دەکەن و دەیانەوێت بزانن کە دکتۆرینی هەر یەک لەو ناوزەدانە بە چ شێوەیەکە و کاتێک ئەم ناوزەدە دەردەچێتن چ پرۆگرامێکی دەبێتن و بە چ شێوەیەک کاریگەری ئیجابی یا سلوی لەسەر دەوڵەتەکانی ئەوان دەبێتن و زۆر لە دەوڵەتەکانی دەیانەوێتن سیاسەتەکانی خۆیان بە شێوەیەک ڕێک بخەن کە لە دژی بەرژەوەندیەکان یان سیاسەتەکانی ئەم کەسە نەبێتن کە دەردەچێتن و لە ماوەی ڕابردوش ئەمە دیار کراوە کە مەسەن ئێوە تەماشا بکەن کاتێک کە هەڵبژاردن لە نێوان ئەلگۆر و جۆرج بوش کرا بەتاکید ئەگەر ئەلگۆر دەرچوو بە احتمالی هەیە کە بەو شێوەی هێڕش نەکرا بە سەر عێراق و ئەفغانستان یان تەماشا بکەن کە ئۆباما دەرچوو سیاسەتێکی لە پێشگرت کە بە شێوەیەکی تر بوو دەگەڵ ناوزەدی کۆماریەکان زۆر فەرق بوو. بۆیە هەڵبژاردننی ئەمریکا بۆ هەموو دەوڵەتەکانی جیهان گرنگە. بەڵێ ئەکەواتە کاکتۆر بە بۆچوونی بەڕێزت دەرچوون یارێک لە هیلاری کلینتۆن و دۆناڵد ترامپ گۆڕانکاری لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا دروست دەکات بە تایبەتی مەسەلەن ئێستا کە ئەوەی کە تایبەتە بە عێراق و بە سووریا و بە مەسەلەی داعش؟ بەڵێ بەتاکید گۆڕانکاریەکی یەکجار زۆر گەورە دروست دەکاتن. خەڵکانێک تەسەوەر دەکەن دەڵێن کە لەناو ئەمریکا خەڵکێک کە دەردەچێتن زۆر گرنگ نییە موسساتن ئیدارەی ئەمریکا دەکەن. ڕاستە موسساتن ئیدارەی ئەمریکا دەکەن، بەڵام ئەم هەڵبژاردنە بۆ گرنگە. لێرەدا دەتوانین بڵێن کە دێتە دیارکردن کە خەڵکی ئەمریکا چی دەوێتن. هەڵبژاردنەکانی ئەمریکا بە پێچەوانەی دەوڵەتەکانی تری جیهان تەنیا دەنگدان بە شەخسێک نییە. لەناو ئەمریکادا شتێک هەیە پێی دەڵێن دکتۆرین.
دکتۆرین کە مەسەلەن خەڵکێک هەڵدەبژێریتن ئەمە لە ناو سنتەرەکان و تینتانک و ڕای گشتی ئەمریکا زۆر یعنی دەتوانین بڵین گەلالە دەبێتەوە کە ناوزەدەکی هەڵبژاردن دەینیتن لەسەر ئەم دکتۆرینە کار دەکاتن و خەڵک دەنگ بەم دکتۆرینە دەداتن و بۆیە کاتی کە زۆرینەی خەڵک دکتۆرینێک هەڵبژێریتن ئەو کە سەر و کۆماری ئەمریکا ناچار دەبێتن کە ئەم قبول بکاتن بۆ گۆڕانکاری دێتەکردن ئێستا کە ئێمە تەماشای دکتۆرینی ترامپ بکەین دکتۆرینی ترامپ دەتوانێتن گۆڕانکاریەکی یەکجار زۆر گەورە دەناو سیاسەتی ئەمریکا دەست بکاتن دەتوانین بڵێن کە دکتۆرینێکی تجاریە حتا ئەم دکتۆرینە بە پێچەوانەی دکتۆرینی کۆماریەکانی پێشتر بووە و هەتا گەر تەماشا بکەین زۆر لە بەرپرسەکانی باڵای حیزبی کۆماری ئەم قبولکردنیان کە دکتۆرینێکی تجاری زاڵ ببێتە ئەمە کە هاوڵاتیانی ئەوان لە ئەنگرانی ئەوان دەنگی پێ بدەن بۆ زۆران نەهاتە قبولکردن و زۆر لە گەورە بەرپرسەکانی کۆماری دەڵێن ئەسەن ئێمە دەنگ بە ترامپ نادەین بەڵام ئەمە واقعەکە کە خەڵکی ئەمریکا ئەمەی دەبێتن ئەمریکا لە شارکردن وێزار بووە خەڵکی ئەمریکا ناوێتن کە زیاتر پارە خەرج بکات دەوڵەتی ئەمریکا ئێستا قەرزدارترین دەوڵەتی جیهانە کە زیاتر لە 19 تریلیۆن دلار پارە قەرزدارە بە هاوڵاتیانی ئەمریکا دەیانەوێتن کە دوور بن لە شارکردن بۆیە لەمەدایە کە ترامپ بەم شێوە بەهەز دەکاتن بە شێوەیەکی پۆپۆلیستی خەڵک دێن کە دەنگی پێ بدەن و نەک تەنیا کۆماریەکان بە قەنەعەتی من زۆر لە خەڵکی تری ئەمریکا دەیوێت دەنگی پێ بدات چونکە خودی ترامپ دەناو خۆیدا بە شێوەیەک لە شێوەکان دەتوانین بڵێن کە دووچاری کێشە بوو چون دکتۆرینی کۆماریەکان دکتۆرینی نەوە کۆنسرواتیستی بوو کە ئەو بە پێچەوانەی ئەو شتێکی تری هەڵبژاردووە بۆیە بە قەنەعەتی من ئەمە گۆڕانکاریەکی زۆر گەورە دروست دەکاتن هیلاری کلینتۆنش کە ئێمە تەماشا بکەین دکتۆرینێکی هەڵبژاردووە کە دەتوانین بڵێن لە نێوان نەوە کۆنسرواتیستەکان و نۆئۆرالیستەکاندایە یعنی سیاسەتەکانی تا ڕادەیەک نزیکە لە ئەوباما بەڵام حاڵەتێکی ڕادیکالی تری هەیە یعنی بە شێوەیەکی تونتر دەیوێتن تەدەخۆل بکاتن بۆیە لێرەدا بە قەنەعەتی من ئەگەر هیلاری کلینتۆنش دەربچێتن گۆڕانکاری دەناو سیاسەتەکانی ئەمریکا ڕوودەدات. بەڵێ سوپاس دواتە گەڕێن و لای بەرستان ئەگەر بچین باریتانیا لای مامۆستا ئیبراهیم مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا بۆ چوونی بەرز لەسەر مەسلەی هەڵبژاردنەکانی ئەمریکا و پێ دوایە تێڕوانی هەرێک لە هیلاری کلینتۆن و ترامپ بە دیاریکراوی بۆ عێراق و بۆ ئایندەی عێراقیان خستۆتە ڕوو ئینیس تێڕوانینێکیان بۆ داعش و مەسلەی دۆخی عێراقەیە. بەنای خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاسانەکە و زۆر سپاس بۆ بینەرانی و زۆر سپاس بۆ میهمە بەڕێزەکانتان بەڕاستی گومانی تێدان هەرێک لە ئەو دووکانی وڵاتەکانی ئەمریکا بۆ شەڕەکەتی ئەمریکا پلانی تایبەتی خۆیان هەیە و کار لەسەرەوە دەکەن کە خەڵکی زۆرترین دەن بۆ خۆیان کۆکەنەوە لە ڕێگەی ئەو پلانە و کەمپینێکە خۆیان دەیکەن بۆ سەرۆکایەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا سەبارەت بە پرسی عێراق و پرسی ئەو گۆڕانکاریی کە لە ناوچە خۆڕواتی ناوەڕاستە ڕوودەدەن و ئەوان پلانیان چییە بەڕاستی هەرێکیان بۆ خۆی ئاماژەیەکی هەیە هەرێکیان بۆ خۆی استراتیژێکی تایبەتی خۆی هەیە بەڵام ئەوەی گرنگە هەردووشیان لەگەڵ شەڕی داعشان بەڵام بە میکانیزمی جیاواز هەرچەندە ترامپ زۆر ڕادیکاڵیانە زۆر تونتر لە کلینتن ئاماژە بە استێتمنتی خۆی دەکا ئەو شتانی خۆی دەخاتە ڕوو بەڵام کلینتنیش سەبارەت بە شەڕی داعش تێڕوانین تایبەتی خۆی هەیە بە تایبەتی کە ئەوی ئێستا پشگیری نۆفلای زۆنەکە ناوچەی دژە فرین لە سووریا و هەروەها کۆمەڵێکشت و خاڵێکی گرنگێک کە هەردووکیان لەسەری ڕێکن بریتێ لەوەی کە پیان وایە کورد شەڕکەرێکی باشە لە دژی داعش و پێویستەکە ئەم شەڕکەرانە پڕچەک بکرێن و لە ناوچەکە سوودیان لێوە بگیرێ بۆ شەڕی داعش ئەمە ئەوە دەگەێنێت کە هەردووکیان نقطەیەکی سەرەکی لەسەری کۆکم بریتێ لە دژایەتیکردنی داعش و نێشتنی داعش لە ناوچە خۆڕاتی ناوەڕاست و لە سووریا و لە عێراقدا بەڵام بۆ ئەوەیەوە بۆ سەبارەت بە عێراق پێم وایە سیاسەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا سەبارەت بە عێراق گەورەتر لە ئەوەی کە لە کەمپینێکی سەرۆکایەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکادا بۆ شێوازە کورتە باز بکرێت چونکە ئەمریکا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە عەمەلی لە عێراق سەلمان پێێتی کە عێراقێکی یەکگرتووی ناوێت بەڵام لە شەڕی دژی داعشدا ئەوە تا هەرێمی کوردستان و بەغدای
یەک خستووە بۆ ئەوەی کەوا دژی داعش شەڕ بکەن وەتان لێ مەسەلەن بەرەنجامەکانش دەبینین کە دوێنێ عەبادی لە هەولێر و پێشتر کاک مەسعود لە بەغدا بوو لەگەڵ ڕۆفدێکی یا هاوڕێدا ئەمانە ئەوە دەگەێنن کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کار لەسەرەوە دەکەن ئەم هێزانە ناو عێراق یەک بخەن بۆ دژایەتیکردنی داعش و داعش ناوبەرن بەڵام ئایا ئەوان سیاستێکی ڕوان هەیە بەرامبەر بە کورد بەرامبەر بە ئەوەی کە لە داهاتوودا ئەم هێزانە چۆن مامەڵەی لەگەڵا بکردن ناو خۆی عێراقدا ئایا عێراق بێ کارچەی دەمێنێتەوە من بۆ خۆم دێڕوانینم وایە کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دوای پرۆژەکەی جۆزیف بایدن بە فەرمی کە لە کۆنگرس کە لە مەجلیسی شیوخ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەنگی دەسەدراوە 73 دەنگی هێناوە پرۆژەی جۆزیف بایدن کە دابەشکردنی عێراق بەسەر سێ ویلایەتی جیاوازدا و بەغایەکی ویک بەغایەکی زەعیف هەبێ و سەردەرێکی زەعیف هەبێ ڕاستی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە عەمەلی ئیش لەسەر ئەمە دەکا بەڵام لە چوارچێوەیەک عێراقدا ئەم عێراقە بەڵام عێراقێک نەبێ کە یەک کەس کۆنتڕۆڵی بکە عێراقێک نەبێ کە بەڕاستی ئەمەش کە هیلاری کلینتۆن و کۆدرن دۆناڵد ترامپ دێن ئیش لەسەر ئەم سیاسەتە دەکەن چونکە ئەوانش پێیان وایە عێراق تازە ناچێتە ژێردەکەیەک یەک کەسی دیکتاتۆرەوە هەرچەندە ترامپ لە دوانەکانی پێشوو لە ئاماژەی بوو کە سەدام حوسێن هاتووە کۆ دژمنەکانی خۆی کوشتە تیرۆری لە ناو بردووە و چەند ئاماژەیەکی دەستەواژەیەکی بەکارنا بەڕاستی کە ناڕزایەتی هەم کورد و هەم خەڵکی تریشی لێکەوتەوە ئەمە ئەوە دەگەێنە کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کە ئەم دوو کەسەی کە سەرۆکات بۆ سەرۆکاتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دێن لە پێڕوانی گشتی ئستراتیژی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەرناچن بەڵام شێوازی مامەڵەکردنیان بۆ کێشەکانی خۆڕڵاتی ناوەڕاست بەتایبەتی کێشەی شەڕی داعش و بەتایبەتی یەک پارچەی خاکی عێراق میکانیزمیان جیاوازە هەرێکی بە شێوازی خۆی مامەڵە دەکات بەڵام لە چوارچێوەی سیاستی گشتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەڵێ کەواتە بۆ چوونی بەرەزت یعنی سیاسەتی داهاتووی ئەمریکاش هەر لە چوارچێوەیەک کە عێراق بە یەک پارچەی بمێنێتەوە و دابەش نەکرێت بۆ چەند دەوڵەتێک من وام نەوت من وتم وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە دوای ساڵی 2006ەوە بە شێوازێکی عەمەلی ئیش بۆ ئەوە دەکات کە ئەم عێراقێکی یەکگرتوو نەبێ عێراقێک نەبێ کە سنترالیزیشنی بکات کە مرکزیت بۆ عێراق بگەڕێتەوە بەڵام لەگەڵەوەی عێراق دابەش بکرێت لە ناو خۆیدا واتە لە ناو خۆیدا بکێ بە سێ پارچەوە ئێستا ئیش لەسەرەوە دەکرێت کە مووسڵ دوای ڕزگارکردن دەستی داعش بکرێت بە هەرێمێکی سەربەخۆ سونەکان داوای ئەمە دەکەن زۆری نایە و هەروەها هەرێمی کوردستانە لە دەستورە هاتووە کە هەرێمێکی سەربەخۆیە هەرچەندە شیعە وەکو گشتی خۆیان پێیان ناخۆشە کە ئەمە ڕووبدا چونکە ئەوان وەکو زۆرنێ لە عێراق لە داوای ئەوە دەکەن کە سنترالایزیشن بکرێ واتە بە مرکزی بکرێ عێراق و عێراق بگرێتەوە شێدەسڕاتی چونکە ئەوان ئەکسەرێتن حەزیان بەمە نییە و ئێرانیش دژی ئەمەیە و شیعەکانی عێراقی دژی ئەمەیە و شیعەکانی سورە دژی ئەمە بەڵام لەناو خۆیدا ئەم دامەشکردنە ڕوو ئەدا چونکە بە عەمەلی ئەمریکا ئیش بۆ ئەوە دەکات وەکوتم ئاماژەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە عەمەلی ئەوەی سەلماندووە کە لە داهاتوودا عێراق یەکگرتوو نابێ لە ناو خۆیدا واتە لە ناو خۆدا ئەم سێپێکاتە هەرسێکیان کیانێکی سەربەخۆی خۆیان نەبێت ناوچەکەدا بەڵام لە قۆناغی یەکەمدا بریتێ لەوەی کە لە ناوخۆیدا بەش بکرێ پاشان دوای ئەو دەچێت بۆ قۆناغی داهاتوو دەر ئایا ئەم هێزانە چۆن تەعامل لەگەڵێکدا دەکەن چونکە یەک خەڵمان لەبیر نەچیە عێراق لە بڵێن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە دوای حربی عالەمی دووەمەوە لە ناوچە خۆڕڵاتی ناوەڕاستدا سیاسەتێکی هەبووە ئەم هەیکەلەی ناوچە خۆڕڵاتی ناوەڕاست ئەم تەقسیمی ناوچە خۆڕڵاتی ناوەڕاست بەدەست ئینگلیزەکان و فەڕەنسیەکانەوە بووە ڕنگدانەوە نییە بە بەشەوەندی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەوێت ئیعادەی سیاغەی ئەم ناوچەیە بکاتەوە کە لەگەڵ مەساڵی حەوی خۆیان بگونجێ چونکە ئەم تەقسیمە ناوچە خۆڕڵاتی ناوەڕاست بەڕاستی تەقسیمێکە لەسەر بەرژەوەندی فەڕەنسا بەریتانیا دامەزراوە بەڵام کە ئێستا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دوای حربی عالەم دێت سیاستی ردعی شامل و انتقامی شامل و دوای ئەوە سیاسی حربی ئیرهاب و استیباقیە و دوای هەبوو دەسەر ئەوەی کە ئێستا مەساڵی حەوی خۆی ناوچە خۆڕڵاتی ناوەڕاست چۆن بەرجەستە بکات بەرجەستەکردنی و سیاسەتی خۆی بریتێ لە ئیعادەی سیاغەی ناوچە خۆڕڵاتی ناوەڕاست بۆ شێوازێک کە لەگەڵەوە نەبگونجێت بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت وەردەگرین دواتر دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە برنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ
نهێنی ئەم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت ئەسێ پێشەنگی تەکنەلۆجیای نوێ دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک شێرۆنەگەر بگرێنەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە تاکو ئێستا هیلاری و ترامپ بە شێوەیەکی گشتی باسییان لەوە کردووە کە تێڕوانینەن بۆ عێراقی دوای داعش چۆن دەبێ یاخود دەیانەوێت عێراقێکی چۆن بێت نەخێر نم لە هیچ کامێکیانم نەبیستەوە نەشم خوێندوێتەوە نمدیەوە نەک تەنها هیلاری و ترامپ بەڵکی هەموو ئەمریکا هەتا ئێستا ڕۆیەکی ڕوونی نییە بۆ ئەوەی کەوا دوای دەرکردنی داعش لە مۆسڵیان لە عێراق چۆن ئیدارە بکرێ و هەروەک چۆن لە ساڵی 2023 هەمان کەوت ئەمریکەکان کەوتنە هەمان هەڵاوە تەنها ئەوەندە نەخیان دانابوو کە سەدام حوسێن بڕوخێنرێ لە دوای نۆی چوار کاتێ بەژێمی عێراق کۆتایی پێهات لە دوای ئەوەوە ئێمە ئەزانین کە ئەمریکا کەوتە ناو یەک دنیا هەڵەوە لە ناو خاکی عێراق چونکە هیچ شارەزایەکی نەبوو هیچ پلانێکشی نەبوو و ئەمە ئەترافیشان پێکردو هەتا ئێستا ئەوەندەی کەوا پەیوەندی بە ئێمەوە هەبێت تا ئێستا هیچ شتێکم لەو دوانە نەبیستەوە لە ئیداری ئێستاشم نەبیستەوە بەڵام ئەوەی کەوا ئەوان مامەڵی لەگەڵاکەن بۆ نمونە ترامپ هیچ منعاتی نیەوە باشکراش ئێڵێ ئەگەر سەر لە نوێهێزی سەربازی پێویست بکە بهێنێتەوە عێراق بۆ جارێکی تەڕای ئەکێشێتەوە بۆ ناو عێراق بۆ ئەوەی بەکارێن هێزی زەمینی بۆ جارێکی کە بۆ ئەوەی کەوا ئەگەر پێویست بکات تا لە ڕووی مادیەوە بەسەراحەت ئێڵێ ئەو تەفکیری بەو شکڵەیە لە ڕووی مادیەوە بتوانێت زیاتر قازانج بگەێنێ بە ئەمریکاوە تەنانەت بە وڵاتانی کەنداوی عەرەبیش ئاڵوتی ئەوانە وڵاتێکی دەوڵەمەندن ئەبێ یەجب ئەنێت ئەبێ دەفع بکەن یعنی ئەبێ پارە بن یعنی بەرامبەر بە ئەو خزمەتە ئاسایشەی کە لەلایەن ئەمریکاوە ئەکرێ بەرامبەر بە ئەوان تا ئێستا باسی مووسڵ نەکراوە بەڵام بەرامبەر بە داعش هەردووکیان توندن هێلاری کلۆنتۆن زیاتر واقعیانە بینانەتر مامەڵاکە ئەگەر چی هەردووکیان هەڵوێستیان لە داعش توندا بەڵام ئەوەندەی کەوا پەیوەندی بە سووریەوە هەبێ بۆ نمونونەکەەوە داعشا هێلاری لە ئۆباماش جیاوازترە ڕاستە دموکراتە و لە ئیدارەی ڕابردووی باراک ئۆبامایە بووە وەزیری دەرەوە بووە بەڵام هێلاری لەگەڵ بەکارهێنانی هێزایە بە شێوەیەکی ڕێژەیی دژ بە بەشار ئەسەد ترامپ لەگەڵ بەکارهێنانی هێزایە بەڵام دژ بە داعش و ئەشێوێت کە منطقێکی ئامنە دروست بکە بەڵام زۆر لەگەڵ بەشار ئەسەدا یعنی ترامپ لەگەڵ محوەری ئێران ئەوەندەی پەیوەندی بە داعش و سووریەوە هەبێ ڕاستە ئەو لەگەڵ ئێرانە ئەوەندەی پەیوەندی بە دۆسیەی ئەتۆمیەوە هەبێ زۆر دژە تەنانەت تا بەکارهێنان منی مافی ڤیتۆش نیازی ئاماژەی پێکردووە لە مەجلیسی ئەمن بەکاری بێنێ بەڵامێکی بەو شکلێ هێلاری زیاتر دوورترە لە بەشار ئەسەد نزیکترە لە تورکیا نزیکترە لە وڵاتانی کەندا و نزیکترە لە گۆڕانکاریەک لەم بارودۆخی ئێستا عێراق بکرێ بۆ مووسڵ تا ئێستا هیچ کامێکیان هیچ شتێکیان باس نەکردەوە بە نسبەت کوردەوە ئەوان چه هێلاری چ ترامپ چ ئۆباما هەتا ئێستا وەک هێزێکی سەربازی جەنگاوەر مامەڵە لەگەڵ کورد و لەگەڵ پێشمەرگاکەن هەتا ئێستا وەک ملەتێک کە ئەکرێ پشتی پێ ببەسرێ بۆ هەندێ جێبەجێکردنی هەندێ نەخشە لە ناوچەکە هەندێ لە ناوچەکە ئەوان تا ئێستا وەک هێزێکی دەسەڵاتداری ناوچەکە مامەڵە لەگەڵ کووردا ناکەن واتە ئەوان نەوەک ملەتێکی یەک پارچە مامەڵە لەگەڵ هەموو کورداکەن کە ئاڵێم کورد مەبەستم باشووری کوردستان نیە بەڵکو ڕۆژهەڵات و ڕۆژاوە و باکووریشم مەبەستن نە بەو شکڵە مامەڵی لەگەڵاکەن بەڵکو پارچە مامەڵی لەگەڵاکەن و نەوەک حکوومەتێکی ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانەکەن بۆیە هەر ئەوان ئیجباری هەرێمی کوردستانیان کردکەوە لەگەڵ بەغای ڕێبکەوێت لە ئەوەندەی پەیوەندی بە کردەی سەربازیەوە هەیە بۆ مووسڵ بەڵام بۆ ڕێکەوتنی سیاسی و ئیدارەکردنی مووسڵ پاش داعش و ئیدارەکردنی شێوازی عێراق پاش داعش
تا ئێستا ڕێکەوتنێکی سیاسی نییە و هەرێمی کوردستان ئەویست ئەو ڕێکەوتنە سیاسی هەبێ بەڵام ئەمریکەکان پەلایان کرد بەوەی هەڵبژاردنەکەی هەشتی مانگەوە ئەمە سیاسەتی ئەوانە بەرامبەر بە عێراق ئەوەی من تا ئێستا لێم دیبن ئەگەر شتێک بەڵێ مووسڵ وەکو بانگشێکی هەڵبژاردن بەکاردێنێ ئێستا کاریگەری هەیە ئەو ئێستا ئۆپراسیۆنی مووسڵ لەسەر هەڵبژاردنەکانیان ئەگەر سەرکەوتنێک بەدەست بێنن باراک ئۆباما ئیستیغلالی ئەکا لە بەرژەوەندەی هیلاری کلینتۆن بە ئاعتیباری ئەوەی کەەوە هەردووکیان دموکرات خوازن بەڵام ترامپ هەتا ئێستا باسی نەکردەوە باسەکە باس لە داعیشە باس لە عێراقا و کوردیش ئەوەندەی وتی بێت ترامبوتی من پرچەکیانەکەم شتێکی زیاتری نەوتەوە بۆیە بە قەنەعاتی من دوای ڕۆشتنی ئۆباما چ ترامپ یان هیلاری کلینتۆن بەڵام ترامپ ستایشی سەدام حوسێنیشی کردبوو بۆی کە ترامپ دیاردەیەکی نامۆیە مە لە سەرەتا وتم ئەڵێن لە تەلەڤیزیۆنی واقعیش زیاترە ترسناکە نامۆیە بۆتە بە دیاردا ئەبێ بزانی کاتی ئێستا شێچی ئەڵێ ئەمە کە ئەبێ بە سەرۆکۆمار زۆر ترسناک گەرەچێ لە دوایە زۆر توندڕەوە زۆر ڕادیکالیە مامەڵە لەگەڵ شتەکان ئاکاتەوەقۆی هەموو قسەیەکی لێ ئەکرێت هیلاری کلینتۆن بەس ئەوەندە هیلاری کلینتۆن ئێمە ئەبێ ئەوە بزانین هیلاری کلینتۆن لە باراک ئۆباما سیاسەتی جیاوازە بە نسبەت سووریا و بە نسبەت عێراقیشەوە بۆچی چونکە هیلاری کلینتۆن لەگەڵ دروستکردنی ناوچەیەکی ئامینە منطقە ئامینە لە سووریا لەگەڵ بەکارهێنانی هێزایە دش بە بۆ یەکلاکردنەوەی سووریا و حەزیشی ئەکرد کە ئۆباما و هەنگاوانە بنێ بەڵام ئۆباما لەبەر ئەوەی کە کەسێکی یاسا ناسە ناوێ هەنگاوێک بنێ کەوای پاڵپشتی یاسایی نەبێ لە ئەنجومەنی ئاسایش بەڵێ سوپاس دەکەم دواتەگرم بۆ لای بەرز کاک دو ساڵ هاگر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بە مەسەلەی کورد لە هەڵبژاردنەکانی ئەمریکا کورد لەکوێی ئەو هەڵبژاردنەدا ینی بۆ بەربژێرەکان چۆن لە کورد دەڕوان تێڕوانێکی ڕاستە خۆیان بۆ کورد و بۆ پرسەکەی هەیە یاخود تەنە لە چوارچێوەی عێراقدا تەماشای کوردەکان کورد گرنگێکی تایبەتی بۆ سیاسەتی ئەمریکا هەیە ئێمە کە تەماشای یاسای بەرگری نیشتیمانی ئەمریکا بۆ ساڵی 2017 بکەین کە ئەمە دەرچوویە لە ناودا بە شێوەیەکی ڕاشکاوانە هاتووە کە لە ساڵی 2017 شەوە دەبێت دەوڵەتی ئەمریکا زیاتر یارمەتی کورد بداتن ئەم بودجەی کە لە ساڵی 2016 بە کوردی دەدا دەبێت بودجەکە دووقات لێ بکاتن لە ساڵی 2017ەوە جا هەر کەسێک کە ببێتە سەر و کۆماری ئەمریکا بەڵام سەبارەت بە ترامپ ئەگەر ئێمە تەماشا بکەین ترامپ لێ دوانی ئەمە بوو کە دەیگوت پێویستە ئێمە ڕاستە و خۆ چەک بە کورد بدەین نابێتن کە ئێمە بین داوا لە بەغدا بکەین لە ڕێگای بەغداوە چەک بە کورد بدەین پێویستە بە شێوەیەکی ڕاستە و خۆ چون کورد تەنیا هێزەکە کە بە شێوەیەکی کاریگەر بەرەنگاری گروپەکانی تروریستی داعش بوویتەوە هیلاری کلینتۆنش دەناو کەمپینەکەی خۆیدا کە بەحسی کوردی کردووە بە شێوەیەکی زۆر ئیجابی بەحسی کوردی کردەوە چ دەناو عێراقداوە چ دەناو سووریادا بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی کە ئێمە تێگەیشتنێکی درستمان هەبێتن سەبارەت بە سیاسەتەکانی ترامپ بەرامبەر بە کورد و سەبارەت بە سیاسەتەکانی هیلاری کلینتۆن بەرامبەر بە کورد پێویستە ئێمە تێگەیشتنێکی درستمان بۆ دوکترینی ئەمانە هەبێتن بزانین کە دوکترینی ترامپ چییە دوکترینی هیلاری کلینتۆن چییە و دەناو دوکترینەکەی ئەمانەدا سیاسەتی ئەمانە بە چ شێوەیەک دەبێتن و بە قەناعەتی من ترامپ باوەڕی بە دکتورینێکی تجاری هەیە دکتورینی تجاری ئەمەیە کە ئەم شتانەی کە ئێستا بەحسی لەسەر دێتەکردن هەمووی بەپێی پێوەرەکانی مادی قیاس دەکات بەپێی پێوەرەکانی بەرژەوەندی ئابووری قیاس دەکات نەک تەنیا بۆ کورد هەتا بەحث دەکاتن دەڵێتن هێزەکانی ئێمە لە یابانە دەبێت یابان پارەمان بدەتێ کوریای جنوبی دەبێت پارەمان بدەتێ دەوڵەتەکانی ناتۆ دەبێت پارەمان بدەنێ سعودیا دەبێت پارەمان بدەنێ و کاتێک کە ترامپ لێدوانەکانی بەو شێوەی بێتن بەرامبەر بە هاوپەیمانەکانی ئۆروپی و سعودیا و یابان و کۆریای جنوبی بەتاکید بەو شێوەی بە قەناعەتی من تەماشای کوردش دەکاتن ناکرێتن کە مەسەلەن ئێمە تەسەوەر بکەن کە پێگەی ئێمە لە ناو دکتورینی ترامپ لە پێگەی دەوڵەتەکانی ناتۆ زیاتر دەبێتن و بۆیە دەناو دکتورینی ترامپدا هەر کات احتمالی گۆڕانکاری زۆر گەورە هەیە احتمالی هەیە کە ئێستا ترامپ هەندێک لێدوان بداتن کە لە بەرژەوەندی کورد بێتن بەڵام لە ناو
سیاستەکانی بدبستانی سیاسیدا ئەگەر هەست بکاتن کە بڕێک زیاتر قازانجی ئابووری پێدەکاتن احتمالی هەیە کە 180 دەرەجە سیاستەکانی خۆی بەرامبەر کوردش بگۆڕێتن چونکە ئەو دەچێتە دەناو دکتۆرینی توجاریدا بەڵام کە ئێمە تەماشای هیلاری کلینتۆن بکەین هیلاری کلینتۆن دەتوانین بڵێن کە سەقامگیریەکی زیاتر دەناو لێدوانەکانی هیلاری کلینتۆندا هەیە هیلاری کلینتۆن دکتۆرینێکی هەڵبژاردووە لە نێوان نۆڕئالیستی و نۆ کۆنسێرواتیستیدا یعنی تا ڕادەیەک لە سیاستەکانی ئۆباما نزدیکە بەڵام باوەڕی بە بەکارهێنانی هێزش هەیە یعنی سیاستەکانی دەگەڵ سیاستەکانی ئۆباما جیاوازە و بۆیە بە قەنەعەتی من سیاستەکانی هیلاری کلینتۆن بەرامبەر بە کورد دەگەڵ بە شێوەیەکی گشتی دەناو دکتۆرینی هیلاری کلینتۆندا زۆر گۆڕانکانی پێ نایەتەکردن هیلاری کلینتۆن دەیوێتن بە شێوەیەکی جددی بەرەنگاری رووسیا ببێتەوە بەڵام ترامپ دەڵێتن رووسیا باشترین جێگایە کە من بچم سەرمایە گوزاری ئابووری دەناو رووسیادا بکەم بۆیە هیچ شتێکی و نایەتە دیارکردن بەڵام ئەگەر بێت و هیلاری کلینتۆن دەربچێتن بە قەنەعەتی من کورد گرنگیەکی یەکجار زۆری دەبێتن بۆ سیاسەتەکانی ئەمریکا چونکە ئەمریکا دەیوێتن کە پێگەی خۆی دەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەهێز بکاتن و کوردش ئێستا لەسەر عەرزی واقع پێگەیەکی بەهێزی هەیە بۆیە بە تەسەووری من سیاسەتەکانی هیلاری کلینتۆن دەتوانێتن لە داهاتوودا بەرامبەر بە کورد باشتر بێتن و کورد دەتوانێتن پیشبینی سیاسەتەکانی هیلاری کلینتۆن بکاتن بەڵام خوێندنەوە بۆ ترامپ بە قەنەعەتی من زۆر زەحمەتە بەڵێ کاک تۆ سەبات بەوەی کە کورد لە مەسەلەی ئەمریکا ئایا مەسەلەی ڕێژەی کورد لە ئەمریکا بای ئەوەندەیە کە بتوانیت کاریگەری کێبێ لەسەر مەسەلەی بەرنامەی هەڵبژاردنەکانی یاخود کاریگەری بوو لەسەر بەرنامەی هەڵبژاردنەکانی ئەو دوو کاندیدا وەکو ڕەوەندی کوردی بە قەنەعەتی من کورد ئەو هێزەی نییە کە بتوانێتن کاریگەری لەسەر ئەمە بکاتن لەناو هەڵبژاردنەکانی ئەمریکادا کە بینیتن بگۆڕێتن هەڵبژاردنەکانی ئەمریکا تا ڕادەیەکی زۆر ئەنواعی لوبی زۆر گەورە هەنە کە کاریگەری لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا دەکەن سەرەڕای لوبی جوولەکە دەتوانین بڵێن ڕووبی دەوڵەتەکانی عەرەبی تەنانەت خودی دەوڵەتی ئێرانش لوبی دەناو هەڵبژاردنەکانی ئەمریکادا هەیە بەڵام بەداخەوە دەتوانین بڵێن کە لوبی کورد دەناو ئەمریکادا زۆر لاوازە و نەتوانێتن کاریگەری ڕاستە و خۆ لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا بکەن بەڵێ ئەی سەبار بۆی کە تاکو ئێستا مەسەلەی هیلاری و ترامپیش تەنە باسییان لە ڕۆڵی پێشمەرگە کردووە ینی بۆ مامەڵی ڕاست باسی لە مەسلەی کورد لە عێراقی شتێکیان دەربارەی ئایندەی کورد لە عێراق باس کردووە بە قەنەعەتی من دەوڵەتی ئەمریکا دەگەڵ واقع تەئەمل دەکاتن ئەگەر هیلاری کلینتۆن دەربچێتن وێنەی سیاسی ئەمریکا بە شێوەیەک دەبێتن کە یەکجار زۆر دەگەڵ ترامپ فەرق دەبێتن ئەوەی کە ئێستا یعنی خەڵک تەسەور دەکاتن کە لێدوانەکانی ترامپ جێگای سەرسوڕهێنانە زۆر بە لێدوانەکانی سیاسەتمەداران ناچێتن ئەمە خۆیدا نیشانەی گۆڕانکاریەکانی یەکجار زۆرە کە ترامپ دەناو پرۆگرامەکانی کۆماریەکاندا کردیەتی کە زۆر خەڵک ناتوانێت هەستی پێ بکاتن کە تۆ لە نەوکۆنسەرواتیستیەوە بچێ دەناو دکتۆرینێکی توجاریدا بەڵام ئەمە واقعەکە کە ئەم فکرە ئێستا لەناو ئۆروپاش بەڵاو بوویتەوە و لەناو هەڵبژاردنەکانی داهاتووی ساڵی داهاتووی فەڕەنسا بە قەنەعەتی من شتێکی وارو دەداتن لەناو سیاسەتەکانی بریتانیا کە ئێمە تەماشا بکەن لە یەکەتی ئۆروپا دەرچوو دەم حاڵەتەدایە بەڵێ بە قەنەعەتی من کە ئێمە تەماشا بکەین ئێمە وەکو کورد زۆر گرنگیەکمان هەیە کە دەوڵەتی ئەمریکا دەینێتن تەنیا سیاسەتێکی تایبەت بۆ ئێمە دەڕێژێت بەو شێوەی نابێتن ئەمە دەبێتن ئەگەر هیلاری کلینتۆن دەربچێت دکتۆرینێکی دەبێتن و دەناو دکتۆرینی ئەودا بە قەنەعەتی من ئەمە لەسەر کورد دەمێنێتەوە کە چەند هێز و توانایی هەیە کە گرنگی پەیدا بکاتن بۆ جێبەجێکردنی دکتۆرینی هیلاری کلینتۆن بەو حەجمەی دەتوانێتن گرنگی بە کورد بدرێتن و ترامپش بەم حاڵەتەدا دەبێتن و کورد چەند گرنگی هەبێتن بۆ بەرژەوەندیەکانی ئابووری ترامپ بە قەنەعەتی من بەو حەجمەی ترامپش دەینیتن تەئەمل لەگەڵ کورد دەکاتن بۆیە کورد پێویستە کە بە هەموو شێوەیەک سیاسەتێک لە پێش بگریتن حاڵەتێکی یەکگرتووی هەبێتن بۆ ئەوەی قورساییەکی زۆری لەناو وڵاتی ناوەڕاستدا هەبێتن و هەر کەسێک کە دەربچێتن بەڵێ سپاس دەکەم کاک دکتۆر دواترگە دەرفەتە بدەگرێن وڵاتان مامۆستا ئیبراهیم ئەگەر بگرێن و لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی کورد ینی بۆچی هەموو وڵاتان و تا ئەو دوو کاندیدەش کە کاندید بۆ سەرۆکایەتی ئەمریکا تەناوەکو جەنگاوەر مامەڵە لەگەڵ کورد دەکەن و تەناوەکو جەنگاوەر لە میلەتی کورد دەڕوانن
پێشەوە حەزەکەم ئیشارەت بە خاڵە بکەم ئەوژەوەیە کە ئێمە بەڕاستی کە تەحلیلەکەین کە ئەنالایزی شتێک دەکەین بە تایبەتی کە ئێستا باس لە نازانم باس لە خیتابەکانی کلینتن و ترامپەکەین یان باز لە سیاسەتی گشتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەکەن چونکە ئەمە ئەگەر بێت تەحلیلی خیتاب بکەین تەحلیلی خیتابی نابێت لە چوارچێوە دەرچین و ئەگەر بێت تەحلیلی سیاسەت وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش بکەین دەبێت بە شێوەیەکی گشتی سەیری بکەین بزانین ئەم تەطەورانە چییە ڕووی داوە ئەو عاملە گرنگانە چین کە کاریگەری لەسەر سیاسەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەکات چونکە خیتابەکانی کلینتن و خیتابەکانی ترامپ ئەمانە بۆ کەمپینی هەڵبژاردن لە معلوماتان شتێک نییە کە بێتە استراتیژی ئەمە لە داهاتوودا بەڵێ بەشێکی دەبێت استراتیژی ئەمانە و بەشێکیشی بریتێ لەوەی کە هەندانی دەنگدەرەکانێتی بۆیکەوە دەنگیان زۆر بێ لە کاتی هەڵبژاردنەکاندا خاڵێکی تریشەوەی بەڕاستی گرنگی کورد لە سیاسەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمەش خاڵی گرنگە ئایا تەحلیلی ئەوە دەکەین یا تەحلیلی کۆی پرۆسەکە دەکەن لە خۆڕاتی ناوەڕاستدا من نا بەس بە شێوازی گشتی ئاوایە ڕێی گشتی ئاوایە کە لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاستدا سێ نەتەوەی یا چوار نەتەوەی هەن نەتەوەی سەرەکین بریتێ لە عەرەب فارس تورک کورد ئەمانە هەرێکێکیان لە ماوەی ڕابردوو لە سیاسەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا ڕۆڵی کاریگەریان هەبووە بۆ نمونە تورکیا لە دوای حربی عالەمی دووەمەوە حەلیفێکی استراتیژی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بووە تاکو ئێستایش عرب ئەوەندە دەوڵەتیان هەیە و کاریگەریان لەسەر سیاسەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە و ئەمریکاش اعتیبارێکی باشان بۆ کار لە استراتیژی و سیاسەتی تایبەتی خۆیدا بە تایبەتی سعودیە و لە ڕابردووش ئەوە سەلمێنراوە و ئێستاش کاریگەرە سعودیە لەسەر ئاستی ناوخۆڵاتانی عەرەبی و لەسەر ئاستی شەڕی داعش و ئەمان و فارسیش دەبینین کە ئێستاوە ئێرانە خاوەنی کڵاوەی ئەتۆمیە و خاوەنی کورەی ئەتۆمیە و بەرەو کڵاوەی ئەتۆمی و بەرەو ئەمانە دەچێت و هەروەها ئێمەی کوردیش دابشکلای مەسەر و دەوڵەتانە حاڵشمان دیارە هەمووی دەزانێت کە باشوور لەگەڵ ڕۆژئاوا لەگەڵ باکوور لەگەڵ ڕۆژهەڵاتە یەکنین و دید و تێڕەنەمان جیاوازە و هەرێکێک بە ئاڕاستیەکە و بەڵام لە کۆی گشتیا خاوەنی پرسێکی حەقین ڕەواین کە پێویستە ئێمەجووکە هەموو نەتەوەکانی ئەو چوارچێوە کیانمان هەبێ و بتوانین لەگەڵ سیاستەکان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بین بەم شێوازە بم سوورەیە سەری گشتەکە بکەین دەبینین فعلا کورد دواکەوتووە لە سیاسەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا وەکو شتێکی گشتی بەڵام علاقە بەڵێ علاقە هەیە پەیوەندی هەیە دێن دەڕۆن ئەمریکا زەختەکە وا بکەن لەگەڵ عێراق ئەمە بکەن چۆن لەگەڵ سووریا وەکو جەنگاوەر و ئەمانە هەموو بەڕاستی ئەبعادی جیاوازی هەیە من پێم وایە ئێمە وەکو کورد ئێستا نەمانتوانێەوە پێگەیەکی بەهێز لە سیاسەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بچەسپین ئەمەش بۆ زەعیفی ئەمە ناگەڕێتەوە بۆ دەگرێتەوە کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا گرنگی خۆی گرنگی ئەو عاملە سەرەکیانە کە خۆڕاتی ناوەڕاستە هەن لە ئێمە بەهێزترن تورک لە ئێمە بەهێزترە کاک بتێونەتەوە خاوەن دەوڵەتێکە و کوتمەوە حاڵەتی عەرەبە کاریگەریەکەی زیاترە و فارسیشە بەڕاستی ئاوایە ئێمە چۆن تەعاملمان لەگەڵا ئەکەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێستا حەلیفێکی نێودەوڵەتی دروست کردووە بۆ شەڕی داعش و دەیەوێت هەموو هێزەکان کۆ بکاتەوە بۆ ئاراستەیە ئاماژەی ئاراسی بکات و بۆیکەوە داعش ناو بات و بۆ شێوازێک کە هەرچەند رووسیا ڕێگوان رووسیا دەڵێ ئەمریکا داعش ناو نابە و ئەمریکا رووسیا دەڵێ من لەنایدەوە ئەمەش خاڵێکی ترە بەڵام کورد ئالێ دێت کە مەسەلەن ئاماژە پێکراوە لە بودجەی 2016 450 میلیۆن دۆلاری بدرێتەوە لە 2017 جیاوازی باش بکرێت و چیچی ئەمانە هەموو ئەمانە گرنگن ولسرد آسي تطوري سياسي ولا يقول كان أمريكا سيريكي أمانة لدوزار وبابلين بهزار نوصل وشنيونس بدوا سيريكي تطورك جوري اشتكي أحسن يسوى بوشوا هذا سيري بكره بلام وكو عشان فكر دبي إما سير يمكن إسا خطابة كان أم دوانا باسي كردا كان نخير باسي كردنا كان نخير باسي كردا نخير نخير بوشوا عزمية ك ئەوان گرنگی ئێستا حاڵی حاضر گرنگی بەوە ئەدەن کە ڕێژەی تاکس چەندێ بەرزە بێتەوە قەرز چۆنی لێ دێت و ئایا ئیکۆنۆمی وڵاتەکان چی بەسەر دێ لانی ئابووری و هەروەها کێشەی ژن و هەروەها کێشەی مسلمانەکان و هەروەها کێشەی کۆمیونیتی تر ئەمانە گرنگە وڵاتە یەکگرتووەکان ئەمریکا بۆ ناوخۆی دەنگی پێ بەرزکاتەوە چیدا یەکا بێت باسی ئەو بکە کوردی هەرێمی کوردستانی ئێمە لە باشوور یا لە ڕۆژئاوا یا لە باکوور یا لەمانە چی گرنگێکی بۆ ناوخۆی خۆی ئایا من ئێستا متابعەی انتخاباتەکەی ئەمریکا دەکەم سێرەکەم ئەم بابەتانەی کە باسم کرد بێجگە لە قەزیەی کوردی لە 165 وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا گرنگی بەم قەزانە ئەدەن واتە دەنگدەرەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمانن گرنگە بەلایەوە بۆیە ترامپ و کلینتۆن دێن تەخت لەسەر ئەم خاڵانە ئەکەنەوە زۆر بە کەمین باز لە کێشەی
حتا داعشش دەکەن حتا کێشەی خوڕاتی ناوەڕاست دەکەن چونکە خەڵکی ناوەڕاتی یەکگرتوەکانی ئەمریکا کە پەنجا ویلایەتیە چی بکە لەوەی کە وڵاتێک سێ قەڕە لەو دوورە بەم ئاراستەی سێری بکەن فعلان وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاستدا ئەوێ گۆڕانکاری بکە بە گۆڕانکاریەکان ژۆ کوتن لەسەر ئەساسی سیاسەتی نوێ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کە برێتێرە لە ناوبردنی داعش و بەرژەوەندی زیندوی وڵاتی یەکگرتوەکان ناوچەی خۆڕاتی ناوەڕاستدا ئیسلاغ بکرێتەوە لەسەر ئەساسی. بەڵێ سوپاس دەکەین کاک شیروان کاتمان کەمەوە دەقەیەک بۆ بەڕێزان سەبارەت بۆی کە لەم قۆناغە تا ئێستا سیاسەتی ئەمریکا لەگەڵ هەرمانەوەی کوردە لە چوارچێوەی عێراق لەگەڵ ئەو پشگیری کورد نیە بۆ سەربەخۆیی نەخێر تا ئێستا نەبەنهێنی نە باشکرا شتێکی وا نەوتراوە و ئەوانش تا ئێستا ئەوەندە کوردیان ویستووەکەوە هۆکارێکی سەقامگیری بێ لە ناوچەکە ئەوەندەی پەیوەندی بە عێراقەوە هەبێ سەقامگیری بەغدا و حکومت عێراق بەگشتی هەمیشە کامیان بەلاوە گرنگتر و بەغدایان هەرێمی کوردستان ئەوان بەغدا و هەرێمی کوردستان پێکەوە لە یەک جیان ناکەنەوە بەڵام زیاتر مامەڵە لەگەڵ بەغداکەن و ئەوەندەش یەکشت بڵێم ئەوەندە کورد گرنگە بە شێوەیەکی جیا لە بەغدا لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا کە وەڵام دەرەوەی بەرژەوەندیە نیشتیمانەکانی ئەمریکای بێ لە ناوچەکە ئەو یاسایی کەوا دکتۆر سەڵا ئاماژەی پێکرد ناوی بەرگری نیشتیمانیە نیشتیمانی ئەمریکایە نیشتیمانی کورد نییە واتە کورد وەک هێزێک بەکاربهێنرێک بۆ وەڵامدانەوەی بەرگری یان جێبەجێکردنی پلانی بەرگری نیشتیمانی ئەمریکی لە ناوچەکە ئەوان ئەوەندە مامەڵە لەگەڵ کورداکەن و هەتا ناوچەکە ئالۆز بێ کورد گرنگی و پێگەی خۆی ئەبێ لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا پەیوەندی بە ئەوە هەیە نەک وەک ملەتێکی جیا تۆ بتەوێت بەرەو سەر بەخۆ پاڵ بنەی. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر کاتمان کەماوە زۆر بە کورتی سەبارەت بە مەسەلەی بۆچوونی بەڕێستان ئەگەر ترامپ دەربچێت یعنی وەکو چاودێران باسیێنەی گۆڕانکاری گەورەتر ڕوودەدا لە عێراق و لە سووریا گۆڕانکاری یەکجار زۆر گەورە دەدات لە بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی جیهانی پێویستە ئێمە خوێندنەوەیەکی درستمان هەبێتن ناوەی بەو شێوەی تەسەوەڕ بکەن لەناو عەقلیەتی خۆماندا کە ئێمە هەر بۆ ئەمریکا گرنگیەکی یەکجار زۆرمان هەیە ئەگەر ترامپ دەربچێت ترامپ عەقلیەتێکی تجاری هەیە هەر کاتێک احتمالی هەیە کە سیاسەتەکانی بەرامبەر بە کورد 180 دەرەجە بگۆڕێتن چونکە نەک تەنیا بەرامبەر بە کورد هەتا بەرامبەر بە گەورەترین هاوپەیمانەکانی خۆی احتمالی هەیە کە گۆڕانکاری لەناو سیاسەتەکانیدا بێتەکردن بۆیە بە قەناعەتی من کورد پێویستە بە شێوەیەکی ڕئالیستی هەڵسوکەوت بکاتن نەک بە شێوەیەکی هەستیارانە. بەڵێ ماوەسای بران زۆر بە کورتی بەڕێستان پێشبینی دەکەن کامیان چانسی ئەویان هەبێت کە بگەنە کۆشکیسی زۆر بە کورتی سوپاس دەکەم. هەردووکیان چانسیان هەیە بەڵام تا ئێستا ڕاپرسەکان دەرەخەن کە کلینتۆن لە پێش ترامپەوە و واش دەدەچێت کە بۆ ڕاپرسیانە بێت کە ئێستا لە بەردەستان 2 تا 3 پوینت لە پێش ترامپەوە لەوە چێ و دەربچێ و لەوە چێش گۆڕانکارەکان پێشەوانەوە بێت ترامپ بدەرچێت. بەڵێ بە زۆر بەڕێز مامۆستا ئیبراهیم محەممەد عەزیز زۆر سوپاسی بەڕێز دەکەین کە لە بەریتانیاەوە لەگەڵمان بوو هەروە زۆر سوپاس بۆ شێروان شەوێرانی شۆڤەکاری سیاسی کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بوو هەروە زۆر بەڕێز دکتۆر ساڵح مەلا عومەر کە دکتۆرە لە زانستە سیاسەکن کە بڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان بوو. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.